بینەرانی ئازیزی کەناڵی هیوا ئەم کاتتان باش. من گۆنا سعید زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیز بە یەکە گەمەوە بۆ بەڕێخستنی گفتوگۆیەکی تر لە گفتوگۆکانی کەناڵی هیوا. پێش ئەوەی بچمەنێ و بەرنامەی ئەمڕۆ لایڤی ئەمڕۆ داواتان لێ یەکەم کە ئەگەر ئێستا لە یوتیوبەوە سەیرمان ناکەن تکایە بڕۆنە سەر پلاتفۆرمی کەناڵی هیوا لە یوتیوب و لەوێەوە بینەرمان بن و بیرتان نەچێ کە هەوڵ بن لینکەکەی بۆ هاوڕێیان و کەسوکارتان شێرکەن، بڵاویکەنەوە، سەبسکرایبی کەناڵەکە بکەن و هەروەها دەست بنێن بە زەنگەکەیە بۆ ئەوەی هەواڵی بەرنامەکانی داهاتوتان بۆ بێت. ئازیزانم، گفتوگۆی ئەمڕۆمان هەروەکو لە پێشتر ڕامانگەیاندووە سەبارەت بە تێپەڕینی 33 ساڵە بەسەر تاوانێکی گەورە، بەسەر جینۆسایدی شارێک، بەسەر تاوانێک کە لە دوای 33 ساڵ ئەوانەی کە ڕزگاریان بوو و ئەوانەی کە کەسوکاریان لە دەستدا هێشتاوە ئەزان ئەو ڕۆژەیە کە ئەو کارە ساتە ئەو تاوانە گەورەیە بەرامبەریان کراوەتەوە. ئازار و مەینەتیەکانی بۆ خەڵکی شاری هەڵەبجە، بۆ خەڵکی دەوروبەری شارەکە هێشتا لە جێی خۆیەتی. جگە لەوەش لە دوای 33 ساڵ چەندین پرسیاری گەورە لەسەر ئەوەی کە چی ڕوویە، ئەم تاوانە چۆن بوو و بۆچی هەتا ئێستا بە تایبەت لە دنیای نێودەوڵەتیە ئەم تاوانە وەکو تاوانەکانی کە بەسەر شاری هیرۆشیما، تاوانەکانی بەسەر هۆلۆکۆست و تاوانە جیهانەکانی تر کە بە ڕەسمی ناسراون و لە بواری نێودەوڵەتیە خەڵک هەمووی پێی ئەزانێ بۆچی تا ئێستا ئەم جینۆسایدەی 5,000 ئینسان لە شاری هەڵەبجە و بریندارکردنی دەیان هەزار نەبووە بە ڕەسمی نەناسراوە لە دەستگا نێودەوڵەتیەکانە، تاوانباران سزانە دراون و هەموو ئەم پرسیارانە. ئەمڕۆ ئێمە بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی چڕوپەڕ بەڕێ بخەین لەم بارەیەوە هەوڵمان داوە 2 میوان بێنینە پێشەوە لەو کەسانەی کە یاخۆت لێکۆڵینەوەیان کردووە و چۆن چەندەها ساڵیان سەرف کردووە بەگەڕخستووە لەوەی کە چۆن بتوانن ئەم تاوانە گەورەیە تاوانبارەکانی دەرخن، ڕەهەندە جۆرا و جۆرەکانی کە بۆ ئەوەی لە دنیای نێودەوڵەتیە بناسرێ وەکو جینۆسایدێک، وەکو تاوانێکی گەورەی شەڕ و هەروەها ئەو تاوانبارانەی کە لەوانەیە بەشێکی زۆریان تا ئێستا لە ژیانە بن بخرێنە بەردەم دادگا و دادپەروەری یاخود جۆرێک لە دادپەروەری بۆ قوربانیەکان و بۆ کەسوکاری قوربانیەکان بێتەدی. لە هەمان کاتە هەوڵم یاوە میوانێکیش بێنم کە خۆی ڕزگار بووی دەستی ئەو جینۆسایدەیە و کەسێکە کە چەندین کەسی لە دەستداوە و ئەزمموی ئەو ڕۆژانەی کردووە کە تاوانی هەڵەبجە، تاوانی جینۆسایدی هەڵەبجە تیایدا ڕوویداوە. بەم جۆرە ئێمە هەوڵە دەین کە ئەم تاوانە گەورەیە دوورخێنەوە لە دەستی ئەوانەی کە یاری بەم دۆزەوە ئەکەن، لە دەستی ئەوانەی کە هەر ڕۆژەی بە جۆرێک سەرەداوێکی تاوانبارانی نێو ئەم تاوانە دەرەخەن و دووری خێنەوە لە دەست ئەو زانیاریە نادروستانەی کە 33 ساڵە ئەکرێ بە قۆڕگی خەڵکا لە هەرێمی کوردستان و بربەست و ڕێگری زۆریان دروست کردووە لە بەردەم ئەوەی کە ئەم تاوانە گەورەیە لە دنیای نێودەوڵەتیە وەکوتمان بە جینۆساید و بە تاوانی کاتی شەڕ بناسێنێت و تاوانبارانی سزا بدرێن. ئێمە لە کەناڵی هیوا بە تایبەت ئەوەمان بۆ گرنگەکە وەگوتمان دەنگی خەڵک، دەنگی ئەو خەڵکەی کە قوربانی و یاخود کەسوکاری قوربانین و دەنگی ئەوانەی کە لە هەوڵی بەردەوامان بۆ ئەوەی ئەم ئامانجانە بۆ خەڵک بەدی بێنن و ئەوانەی کە ئەمڕۆ ناڕزایەتی بەردەوام دەرەبڕن بە بارودۆخێ کە خەڵکی ئەم شارە هێشتا تایە ئەگوزەرێنن لەژێر سایی 30 ساڵ لە دەسەڵات لە هەرێمی کوردستان. بۆ ئەمە بەستە میوانی یەکەمی بەرنامەی ئەمڕۆم دکتۆر سالار باسیرەیە کە نووسەری کتێبی جینۆساید لە یاساکانی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان و بەنێو دەوڵەتی کردنی کە کورد و جینۆسایدی هەڵەبجەی وەک نمونە هێناوەتەوە.
دکتۆر سالار بەخێرهاتن دەکەم، زۆر سوپاس دەکەم کە کاتی یا بە بەرنامەکەمان و ئامادە بوویت بۆ بەرنامەی ئەمڕۆ. سپاس بۆ بەڕێستان، مەمنونم، دەستخۆش. سپاس دەکەم. دکتۆر سەرەتا پێم خۆشە تۆ کتێبێکت نووسیوە و وابزانم 2 کتێب نووسیوە سەبارەت بە جینۆسایت. پێم خۆشە لە زمانی خۆتەوە بۆ بینەرانی کەناڵی هیوای باسکەیکە لە چ بارێکەوە تۆ لێکۆڵینەوەت کردووە لەم کتێبەیە و ویستوتە چ پەیامێ بگەێنی سەبارەت بە جینۆسایت؟ بەڵێ، سپاسانەکەم خات و گۆنا. لە ڕاستیە یەک کتێبم نووسیوە، بەڵام تەرجمەی سەرزاراوەی کورمانجی باکوور کراوە بۆ ئەو خوێنەرانی کە سۆرانی نازانن. من کتێبەکە لە چەند تەوەرێک پێکهاتووە کە یەکێکیان مەسئلەی هەڵەبجە و چەکی کیمیاوی، بەکارهێنانی چەکی کیمیاوی و لە کاردانەوە نێودەوڵەتیەکانیان، هەروەها تراژیدیای ئەنفالە کە خۆم لێکۆڵینەوەی مەیدانیم کردووە چەندین ساڵ لە ناوچەکانی گەرمیان، و جینۆساید بە گشتی ئەمانە کە هەمووی دەچنە بابی جینۆسایدەوە لەمەڕ یاساکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان چۆن هەڵدەسەنگێنرێ. ئەمانەم یعنی کۆکردۆتەوانێ و پشتم بە هەرنەک لێکۆڵینەوە مەیدانەکانی خۆم بەڵکو بە چەندین سەرچاوەی یاسایی بەستۆ و لە کتێبێکا کۆم کردۆتەوانێ قسمەتە بەردەمی خوێنەران بە چەندین ئەو وێنانەی کە خۆم تۆمارم کردوون وەکو پاڵپشتێک بۆ نووسینەکە، و هەر تراژیدیای ئەنفال کە ئەمیژە چێتە بابی جینۆسایدەوە لە کردم بە ڤیدیۆیەک و پاش مۆنتاژکردنی بە نزیکەی 100 خولەک چەند ساڵێک لە کەناڵەکانی میدیا پەخشکران و دەنگێکی زۆری دایەوانە. بەڵێ، دکتۆر سالار بەڕێز ئەو لێکۆڵینەوەیەت کردووە و سەیری یاسانی و دەوڵەتیەکانت کردووە لە پەیوەند بە جینۆسایدەوە و بە دڵنیایی هەوڵی تریش زۆریراوە، چەند کەسێکی تر کتێبیان لەو بارەیەوە نووسیوە، بەڵام هەتا ئێستا ئێمە ئەبینین کە لە ڕاستیە ئەم جینۆسایدە، ئەم تاوانە گەورەیە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە نەیتوانیوە ببێتە دۆسیەیەک و بچێتە دادگای لاهای. و سەرباری ئەم هەوڵانە، سەرباری ئەوەی کە لەوانەیە ئەگەر نەڵێن بە هەزاران کەس کە ڕزگار بوو یاخود بە جۆرێک شاهیدی ئەو تاوانن و لەوێ بوون، سەرباری بوونی ئەمانە، سەرباری بوونی لێکۆڵینەوەکان و سەرباری بوونی یاساکان، یاسانێ و دەوڵەتیەکان، چ شتێکە، چی ئەو بربەستانە چین لە بەردەم ئەوەی کە جینۆسایدی هەڵەبجە و مەسەلەی ئەنفال بچێتە بەردەم دادگای لاهای و ببێتە تاوانێکی ناسراوی نێودەوڵەتی؟ بەداخەوانێکە زۆر کەمن ئەو کەسانەی کە چوونەتە بەردەم دادگای نێودەوڵەتیەکان وەکو دادگای لاهای، وەکو مەسەلەی هۆلۆکۆست و مەسەلەی تووتسیەکان و بۆسنەکان لە یوغۆسلاڤیای سەردەمی خۆی ئەمانە بوون بە کەیسێکی نێودەوڵەتی وەکو جینۆساید یا تاوانی جەنگ ناسران و خرانە بەردەمی دادگای نێودەوڵەتیەکان و دادگای لاهای. بەڵام ئەبێ ئەمانە باگراوندێکی هەبێت کە ئەبێت کەسانێک، دەسانێک، لایەنێک هێزێک هەبێت کە بەڕاستی کاری لەسەرکا، بەڵگەنامەی پێویست کۆ بکاتەوانێ و پشت بە کەسە یاسایەکان ببەستێت تاکو بتوانێت بیکا بە کەسێک و بیباتە بەردەمی ئەو دادگای نێودەوڵەتیانە. لێرەدا کەمتەرخەمی یەکەم دەسەڵاتی کوردی خۆیەتی کە نەیتوانیوە لۆبیەکی وا دروست کات یان کارێکی جدی لەسەر بکات کە بتوانێت بیگەێنێتە ئەم دەستگای نێودەوڵەتیانە. بزانە جوولەکەکان لەسەر هۆلۆکۆست چیان نەکرد تاکو توانیان یعنی هەر یاساکانی جینۆساید لە ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان لەسەر بنەمای، لەسەر ئەساسی جینۆسایدکردنی جوولەکەکان بوو کە لە 1948 دروست کرا و پێکێنراو بوو بە یاسایەک. بەڵام وەکوتم دەسەڵاتی کوردی بە پلەی یەکەم نێتوانێەوە بکات، چونکە لە کاتێکا دەوڵەتی عێراق خۆی
دانی بە چەند کەیسێکان ناوە کاویش کەیسی ئەنفالە و هەروەها هەڵەبجەیە و کوردە فەیلەکانە و بە 4 کەیسەکە بریتە لە 43 دۆسیە و 8500 لاپەڕا یعنی کەرەسەکان هەیە کە دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت ئەمانە بە جینۆساید ناساندووە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی تاکو ئێستا کورد نەیتوانیوە کە بە پلەی یەکەم ئەرکی سەرەکی ئەوە بەشێک لە دەسەڵاتداران لە بەغدا کە دانیشن کوردن نەیانویستووە یان نەیانتوانیوە کار لەسەر ئەو دۆسیە بکەن کە بتوانن بگەێنە ئەمینە بەڵام شتێکی سەیریش نییە خۆوەتانێ ئەو خاوەن دۆسیانە و مستەشارەکان و ئەنفالچیەکان و ئەوانە کە دەستیان لەوە هەبووە بە ئاشکرا و بە ئازادی ئەتوڕێنەوە و ئەمانە تەنانەت بەغدا داوای کردو کە زیاتر لە 200 کەسن کە دەسەڵاتی کوردی تەسلیم بە بەغدای بکا بۆ لێپەرسینەوە بەڵام ئەمانە بەشێکی ئێستا پۆستی و سیاسی و سەربازیشیان هەیە لە هەرێمی کوردستان و بە ئازادی دەسوڕێنەوە وەکو ئەوە وایە لە جەنگی دووەمی جیهانی ئەگەر نازیەکان دوولەتەکانیان جینۆساید کردبێ و دوای ڕوخانی ڕژێمی نازی ئەم تاوانبارانە بە ئازادی بە بەردەمی جەلادەکان بە بەردەمی قوربانیەکان ئەپسوڕێنەوە و نەگیرێن و نەخرێنە بەر لێپەرسینەوە ئەمەش خۆی بۆ خۆی تاوانێکە کە دەسەڵات بەرامبەر بە گەلەکەی بەرامبەر بە قوربانیەکانی ئەیکات یعنی بڕوانە ئیسرائیل لە دوای هۆلۆکۆست بە کۆماندۆی تایبەت لە دنیاە ئەگەڵان بە شوێن ئەوانەی کە دەستیان هەبوو لە جینۆسایدکردنی گەلەکەیان بۆ نمونە ئەدۆڵف ئایشمانیان لە شەستەکانە لە ئەرجەنتین دۆزیەوە لە ئەرجەنتینەوە ڕفانیان بۆ ئیسرائیل و خستیانە بەردەمی کە من لەو کتێبێشە ئاماژەم پێداوە بە وێنەیشەوە و خستیانە بەردەمی دادگا و پاش 2 ساڵ لە سێدارە درا کە کرا بە عیبرەت بۆ مێژوو دەبوایە یعنی دەسەڵاتێک کە خۆی بە نوێنەری گەل داهێنێت ئەو دانپیانانەی کە دەوڵەتی عێراق دانی ناو بە جینۆسایدەکە و کەنەسەیەکە لەسەر ئاستی دەوڵەت ئەکرا بە نێودەوڵەتی بکرێ ئەمە تەنانەت زۆر گرنگ بوو بۆ ئێمە وەکو چەکێکی سیاسیش بۆ ئاسایشی نەتەوەی نیشتیمانی نەتەوەی بەکارمان بهێنایە بەڵام بەداخەوە ئەوەش نەکراوە و هەروەها ئەو لۆبیانەی کە گرنگ بوو لە دەرەوە دروست بکرێن بۆ وەکو فاکتەرێکی هاریکار بۆ گەیاندن بە ئەم دادگانە دەوڵەتیانە دەسەڵاتی کوردی ئەو لۆبیانەشی دروست نەکردو هەز لۆبیەکیشی دروست کردبێت یان پێک هێنابێت لۆبی بووە لە پێناوی دەسەڵاتی کوردی یا لۆبی بۆ بنەماڵە یا بۆ خێزانە سیاسەکان نەک لۆبی بووگەت بۆ ئاستێکی بۆ لەسەر ئاستی خزمەتێکی نەتەوەی یا نیشتیمانی یعنی و هەروەها ئەو دەستگای نێودەوڵەتیانە خۆشیان لێپرسینەوەی گەورەیانەکەوێتە سەرشان بەوەی کە ئەکرا خۆشیان بە شوێن ئەم کەیسەوە بگەڕانایەوە وەکو چۆن ئەوەی وەکوتم یوگۆسلاڤیا لە سەر بۆسنەکان تووتسیەکان هۆلۆکۆست و هەندێک کەیسی تری ئاوا هەیە ئەمانەیان یعنی بەشکردای بە بەردەمی ئەو دەستگانە دەوڵەتیانە. دکتۆر سالار پێشەوەی بڕۆینە سەر بەرپرسیارەتی دەستگانێ و دەوڵەتیەکان یاخۆچکە ئەوەش یەکێکە لەو پرسیارانەی کە من هەمە بۆ بەڕێستان بۆ دواتر بەڵام پێم خۆشە تۆزێ لەسەر ئەم مەسەلەیە بوەستین من وا تێگەیشتم لە وەڵامی پرسیارەکەم کە منوتم بەربەستەکانی بەردەم ئەمە چییە کە ئەم دۆسێ ناچێتە نێو بەردەم دادگای لاها یاخود ناچێتە بەردەم بەڕەسمی ناناسرێ لە دنیای نێودەوڵەتیە وا تێگەیشتم کە ئەمەی کە پێی ئەڵێن کەم تەرخەمی دەسەڵاتی هەرێم یاخود دەسەڵاتی کوردی و یاخود ئەوەی کە نایانەوێ ئەمە بە بڕوای من وەڵامێکی تەڕادەیەک یعنی هینە ئایا کەم تەرخەمن یاخود نایانەوێ و لێرەیە کە نایانەوێ لە چ شتێک خەمی چ شتێکیانە بۆ نمونە ئێمە ئەزانین کە سەرکردەکانی بزوتنەوەی کوردایەتی کە ئەو کاتە هەبوون بەشێک بوون لەو با بڵین بەشێک بوون لەو کاتەیە لەو سەردەمەیە هەبوون کە بڕیارەکانی تیادراوە یاخود کارەکە ئەم تاوانە بەرامبەر بە خەڵک کراوە
بە شێوەی جۆرا و جۆر ئەمە ئەگەڕنەوە گێڕانەوەی خۆیان لەم جینۆسایدا لەم تاوانە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە تا ڕادەیەکی زۆر پەیوەست کردوێتەوە بۆ کێشمەکێشە سیاسی کە لە نێو خۆیانە هەیە بۆ نمونە هەوڵی ئەستۆپاکی ئەیەن وەکو تاکە کەس بینیمان با بڵین سەرانی پێش ئەوانەی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی هەر یەکە و بە جۆرێ بازلەوی ترەکە هەر یەکە و بە جۆرێ تاوانباری ئەوی ترەکە بۆی کە ئەو بڕیاری داوە یاخود بڕیارەکانیان بەبێ ئاگاداری یەکتر داوە و بەشێکی تری ئەوەی کە خەڵکی جۆرا و جۆر قسەی کردووە لە یادەوەرەکانی و ئەم مێژوەی نووسیوەتەوە بەڵام من کاتێک کە بۆ خۆم جۆ لەوانە ئەگرم هەست بەوە ئەەکەم کە ئەمە ڕازگۆیی تیانیە تا ڕادەیەکی زۆر و بە پێچەوانەوە جۆرێک لە چۆڵی ئەم کێشمەکێشە سیاسی کە ئەم هەموو ساڵە هەیەە پێکەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بۆتە بەشێک لە گێڕانەوەی ئەو مێژووە لەسەر یەکتری کەوا بێ من ئەمێ پرسیارەکەم ئەگەر بکرێت تۆزی زیاتر لەسەر ئەمە بڕۆین هۆکاری چییە دەسەڵات لە هەرێمی کوردستان چونکە من پێم وانێ کەم تەرخەم بێ بەمانای ئەوەی پێی نەکرێ یاخود بیری نەکەوێتەوە بەو مانای ئەوەی کە نایەوێ بیکات و ئایا مەترسیان هەیە لەوەی کە نایانەوێ بیکەن یا چییە بەڕێیتەوە پێم خۆشە تێڕواین تۆ لەبارەوە بزانم ئەوەی دوهەمیان تەواوە کە نایانەوێت چونکە ئەگەر بیانویستایە و لە خەمەیەکی نەتەوەیی بوونایە یا نیشتیمانی بوونایە وەکو وتم کەرەسەیەکی دەوڵەتی عێراق لەبەر دەستایە کە ئەکرا بیکەن مانای ئەوەیە خەمخۆری ئازاری گەلەکەیان نین و خەمخۆری نەهامەتی خەڵکی ئەو قوربانیانە نین نەکرد مەسئلەی چەکی چیمیاوی بەکو ئەنفال بەکو ئەو هەموو جینۆسایدە کە کراوە چونکە جینۆساید خۆ هەر بە کوشتنی مرۆڤەکان لە بەپێی پێناسەکانی ڕێکخراوی نەتێگوتوەکان تەنیا لە ژمارەی کوشتنانیە بەکو کۆمەڵێک یاسا هەیە کە لەسەری لە 1940 دامەزراوە 4 خاڵە هەموو ئەم 4 خاڵە نەکەر کوردستانی باشوورەگرێتەوە بەکو تورکیا بەپێی ئەو یاسایە تورکیاش بۆ نمونە ئاچێتە بەر بابی جینۆسایدکردنی گەلی کوردەوە مانای ئەوەیە نەیانویستووە ئەگەر بیانەوێت هەموو ئیمکانیاتێک هەیە لە ڕووی مادیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی معنەویە لە ڕووی دام و دەستگاوە لە ڕووی ئەو بڕیارەتانێک کە دەوڵەتی عێراق داوێتی ئەمانە هەموو کەرەسەیەکی خاوەن کە دەکرێت بەڕاستی ئیشی لەسەر بکرێت من هەر نمونەیەکت پێ دەڵێم کاتی خۆی من ئێمە کە لێرە سەرقاڵی مەسئلەی نێودەوڵەتی ناساندنی هینی جینۆساید بووین نامەیەکم نووسی بۆ جەلال تاڵەبانی بە ڕێگەی کەسێکی نزیکی خۆیەوانە جێ متمانەی خۆی بەنیو لاپەڕە داوام لێکردوتم تەنیا دوو پارێزەر بن لایەنی مادی دوو پارێزەر دابین بکەن ئێمە لە دەرەوە خۆمان ئیشەکانەکەین و بەدەستیشی گەیشتە بوو خوێنوبێ و لەسەر مێزەکە داینابوو و هەر وەڵامیشی نەدابووانێ پاش ماوەیە کە بیستم کە ئەو باسیەوەی کردووە و لە نووسینوینەکانی حتا نەوشیروان مستەفاوە کە ئاڵێ وتوێتی خۆزگە دووسێ هەڵە بجێتە ڕووی بیایە بۆی مەسەلەی گورد گەورەتر ببێت کەواتە ئەمە یعنی هەم لایەنێکە کە من باسیەکەم لە لایەنی پارتی دیموکراتیشەوە هەمان شتە هەمووی بەڵگەی ئەوەن کە ئەو دەسەڵاتە نەویستووە نەکەم دەخەم بووە هەر نەویستووە کە کار لەسەر ئەم کەیسە بکات لەسەر ئاسی نێودەوڵەتی وەکوتم کە چەکێکی زۆر گەورە و گرنگە بۆ ئاسایشی نەتەوەیی و بۆ ئاسایشی نیشتیمانیش یعنی بڕوانە جوولەکەکان کارێکی وایان کردووە لەسەر ئەو کەیسە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی دانی پێدا بندێت وە ئەمانە قەرەبووی مادیش بکرێنەوانێ لانی کەم کاریان لەسەر ئەم کەیسەش نەکردەوە ئەوە تا لەسەر لە چەند پەرلەمانێکی ئەوروپا بۆ نمونە پەرلەمانی سوید کەدان بۆ دانرا ئەنفال جینۆسایدە ئەمە لەسەر ئاسی پەرلەمانی دەوڵەتێکی ئەوروپی دان بەو کەسەیە بنرێت تۆ ڕێگەیەکی باشە کە ئەگەر ئەمە چەند پەرلەمانێکی تری دەوڵەتانی ئەوروپی بیکەن وەکۆی بۆ ئەرمەنەکانیان کرد ئەمە کەرەسەیەکی زۆر باشە لەسەر ئاسی ئەوروپاش کە بتوانانی پاڵ بم کەیسەوە بنێ بۆ بەردەمی دادگای نێودەوڵەتەکان وەکو دادگای لاهای بەڵام بچووترین بایەخیان بەم کەیسەژنەیە بەداخەوە کەواتە مەبەستی ئەو دەسەڵاتە نییە کە
لە خەمی ئازاری قوربانیان بێت و لە خەمێکی ئاسایشی نەتەوەی گەلەکەی بێت. بەڵێ زۆر ڕاستە جگە لەوەی کە وەک ئێوە بە جۆرێک ئاماژشتان پێەیە بەشێک لە تاوانبارانی ئەم جینۆسایدا ئەسان پارێزران و تا ئێستش بەشێکیان لە ژیانان و جێگە و ڕێگەی باشیشیان پێدراوە نەک تەنها سزانە دراون لەسەر تاوانەکەیان. بەڵام ئەمە با بڵین ئەمە دەسەڵاتی هەرێم. ئەی من پێم خۆشە پرسیاری ئەوەت لێ بکەم کە بۆ نمونە ئێمە زانین کە کەسانی وەک تۆ لێکۆڵینەوەتان کردووە، کتێبتان نووسیوە، ڤیددیۆتان دروست کردووە، چەند کەسی تر ئەم کارەی کردووە و خەڵکێکی زۆریش هەیە کە وەکو ئاماژەم پێیا پێشتر شاهیدی چۆڵەی ماون لە ژیاناکە ئەتوانن وەکو شاهێت بەکار بێنرێن بۆ ئەو جینۆسایدا. ئایا ئەم دەستگا نێودەوڵەتیانە هەر ئەبێ ئەم هەوڵە لەلایەن دەسەڵاتی هەرێمەوە ببینن بکرێ، بۆچی ئەم شکاتەی خەڵک واتە خەڵکێک کە خۆی قوربانی بووە یاخود ئەو هەوڵانەی تر کە لەوانەیە پێم وا بێت چەند ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی یاخود گروپی جۆراوجۆر هەوڵیان داوە، بۆچی ئەمە قوبوڵ ناکەن وەکو شکایەت؟ واتە بۆچی بە بەکارهێنانی ئەم دۆکیومنت و شاهێتانە ئەم مەسەلەیە ناخەنە نێو دادگای نێودەوڵەتیەوە؟ بربەست چییە؟ ئایا یاساکە بربەستە یاخود خۆیان ئەم دەستگایانە کە پێشتر بە ڕێزەویستە ئیشارەی پێبەی بربەستن لە بەردەمیە؟ ئەوە هەم لایەنی عێراقەن تەرخەمە لێی هەم دەسەڵاتی کوردیە کە نەویستووە ئەو کارە بکە. ئەگینا خۆ ئەوەتانێ وەزارەتی ئەنفال و وەزارەتی شەهیدان و نەزانم ئەم پێشتریش وەزارەتێکی کە هەبووە بە ناوی وەزارەتی مافی مرۆڤ و ئەنفال و کیمیاباران و ئەو شتانە کە ئەم وەزارەتانە بۆیە کاری ئەوان بێ وەکو مؤسسەیەک کە زۆربەی کار هاتوونەتە دەرەوە بۆ ئەوروپا بە ناوی ئەوەی کە ئەم کەیسانە بێنە دەرەوە، بەڵام هەتاکو ئێستا نەڕای گشتی ئاگاداری کارەکانیانە ئەنجامەکانیانە و هەتاکو ئێستاش نازانێ بەڕاستی ئەمانە چیان کردووە. زۆرجار بەجددی ئەو مەسەلانیان وەرنەگرتەوە کە هاتوونەتە دەرێ، بەڵکو وەکو گەشتێک بینراوە بۆ ئەوە. لەوانەیە کەسانێکی یاسایی هەبن کە من کەسی یاسایی نیم بتوانن لە ڕووی یاسایی و لە ڕووی ئاسی یاسای نێودەوڵەتیەوانێ باشتر وەڵامی بەڕێزتان بنەوە بردەکارەکانی خۆشتانە بزانن. بەڵام من ئەوە دەڵێم کە ئەوەی کە من ئەیزانم و ئەوەی کە لە ڕووی عملیەوە تێبینیم کردووە و لە ئەوە تەنیا ئەوە دەڵێم کە ڕستەکان لەسەر هەموو ئاستەکان هەن وەختی خۆی ئێرانەکان ئەو هەموو ڤیددیۆیان تۆمات کرد و هەتاکو شایەتەکان هەن کە دوایش ئەو بەڕێزەش خۆشی قسەی لەسەرەکە. شاید مهمە لە مەسئلەی دادگایە بزانە لە کەیسی ئەنفالە بە دەیان مرۆڤی کوردی بانگهێشتی بەغداکران و دادگای لاهای وتی ئەم کەیسە کەیسێکە کە ئەکرێ لەسەر ئاسی ناوخۆ چارەسەرکرێ، ئەوش دەوڵەتی عێراق خۆی دەرگای دادگایان بۆ بکاتەوانێ و سزایان بات. ئەو بۆ کەیسەکە لە کەیسێکی دادگای لاهایە و گوازرایەوە بۆ کەیسێکی ناوخۆ هەر لەبەر ئەوە بوو یعنی کە لە عێراقا لە بری دادگای لاهای لە عێراقا دادگا کرایەوانێ و تۆمەتباران دەبێ هێنان پێشەوە سزا دراون. ئەگینایکێک وەکو حەسەن عەلی کیمیاوی و سەدام حوسێن و هاوشێوەکانی لە ڕاستیدا ئەبوو وەکو تاوانبارانی بۆسنە سربێکان کە لە بۆسنە ئەنجامیاندا لەسەر لەناو قەفەزی دادگای لاهای بوونایە. بەڵام دەڵێم ئەوە فشاری ئەمریکیەکان بووە و دادگای لاهای بڕیاری خۆی بۆ کەیسە لەسەر ئاستێکی نێوخۆ هیلکرێت، چونکە لە سەر ئاستی یاسای نێودەوڵەتی چەند تاوانێک هەیە کە ئەوانش هەم تاوانی جینۆسایدی پێڵێن، هەندێکی پێڵێن تاوانی جەنگ و هەندێکی تاوان دژ بە مرۆڤایەتی. بە پێی ئەم کەیسانە یعنی مامەڵە دەکرێت. ئەوەی هەڵەبجە وتیان ئەمە جینۆساید نییە، بەڵکو ئەمە تاوانێکە دژ بە مرۆڤایەتی و بڵێ بەڵام ئەنفال تاوانێکی جینۆسایدە چونکە نەخشە بۆ کێشراوە و هەموو ئەو خاڵانە دەگرێتەوانێک کە لەمەڕ یاساکانی نەتەوە یەکگرتوەکان دەستنیشان کراوە. لە هەموو حاڵەتێکە هەڵەبجە تاوانی جەنگ بێ یا تاوان بە دژ مرۆڤایەتی، بەڵام
هەردە دەچێتە بابی جینۆساید. هۆکاری با بڵێن هۆکارەکەیان چییە بەڕوونی کە هەڵەبجە بە جینۆساید ناناسێنن؟ ئەوە وەکووتم پرسیارێکە کە ئەبێت یاساناسەکان لەسەر ئاستی دەسووری و یاسای نێودەوڵەتی بتوانن وەڵامی ئەو بنەوانە چونکە ئەوانە بڵێ لەوانێ من نەتوانم وەڵامی ئەوە بەمەوە چونکە یاساکە یاسایەکی ئاڵۆزە وەکووتم لەسەر چەندین ئاستا تاوانی جەنگ هەیە، تاوانی دەست بە مرۆڤایەتی هەیە، تاوانی جنۆساید هەیە، چەند تاوانێکی دەستنیشان کراوە. دوای لێکۆڵینەوە لەسەر ئەو کەیسانە ڕوونی دەکەنەوە ئایا بەپێی یاسای ڕێکخراوی نەتەوەگرتوەکان ئەمە چێتە تاوانی جەنگەوە یا نا، بەڵام تاوانی جەنگیش بەقەت جینۆساید یعنی قورسایی خۆی هەیە و چەندین کەسیش لەسەر ئەو شتانە یعنی هینکراون زراون، یعنی کەیسەکە کەیسێکی قانونیە وەک لەوەی کە هینی بکەین چونکە مەسەلەی هەڵەبجە لە ڕاستیە لە مەسەلەی ئەنفال یعنی دوو کەیسن کە هیچ قورسایی کەمتر نییە لەوەی ئەنفال. بەدڵنیایی کەوا بێ بە ئەم پرسیارە بکەم. ئێمە هەمومان نەزانین کە لەو تاوانەیە وڵاتانی ئەوروپا کە ئەو کاتە بە جۆرێک لە بەرامبەر شەڕی عێراق و ئێرانە جۆرێک لە لایەنگیریان هەبوو، جۆرێک لە بۆ نمونە بازاری چەکفرۆشتنیان هەبوو، هەموو ئەمانە پێم خۆش بوو لەو بارەوە پرسیارت لێ بکەم دکتۆر سالار کە دەوری وڵاتانی غەرب و وڵاتانی ئەوروپا لەم تاوانەیە و لەم جینۆسایدەیە بۆ نمونە لەبارەی فرۆشتنی چەکی کیمیاییەوە یاخۆت دابینکردنی چەک بۆ ئەم شەڕە ئەمانە چەنە هاتۆتە نێو ئەم دۆسیەوە، چەنە بەرجەستە بۆتەوە یاخود ڕێی تۆ چییە لەو وارەیەوە؟ هەڵوێستی وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی هەڵبژاردننی بێدەنگی بووە بەرامبەر بەو کەیسە. من لە کتێبەکەیشە بەوردی ئەو باسانم کردووە کە لە نێوان ململانەی نێوان حکوومەتی ئەمریکی و دەستگا و حکوومەتی ئەڵمانی سەبارەت بە فرۆشتنی کەرەسەکان بۆ دروستکردنی چەکی کیمیایی، چونکە ناوی لیستێک هەیە لە 82 کارگە و شەریکە و ئەو بانقانەی کە لەلایەن ئەڵمانیاوە ئەم کەرەسانە فرۆشراون بە ڕژێمەکەی سەدام حوسێن بۆ دروستکردنی چەکی کیمیاوی یا چەکی بایۆلۆجی. ئەوە هەر ئەڵمانیا نەبوو بەتەنیا بەڵکو دەوڵەتانی کەژە بووە، بەڵام ئەڵمانیا پشتی سەرنجی بەرەکەوێ. ئەو کاتە مەبەستیان بوو کە سەدام حوسێن دەستی نەگا بە دروستکردنی چەکی کیمیاوی و ئەوە بوو لە نیویۆرک تایمز وەختی خۆی لەسەری نووسی و حکوومەتی ئەڵمانیا بە ئاگای هێنایەوانە. دواتر چەند ڕۆژنامەیەکی بەناوبانگی ئەڵمانیش وەکو فرانکفورت ئەلگەماینە سایت و ئەمانە لەسەریان نووسی کە ئەم کەیسە ئەمریکیەکان بایەخی پێێن و بێگومان کاریگەری دەوڵەتی ئیسرائیلیشە بۆ لەسەرەوەی کە سەدام حوسێن نەبێتە خاوەنی چەکی کیمیاوی. بەڵام حکوومەتی ئەڵمانی گوێ نەدایە ئەو کەرەسانەیان فرۆشت، وایە ڕژێمی بە عەزوتێتی ئەمە بۆ بەکارهێنانی لە ناوبردنی حەشەرات و شتیوە و لە بواری کشوکاڵا بەکارهێنێ. بەڵام ئەم مادانە مادەی هەربیسید کە ئەمە هەمان ئەو چەکە بوو کە ئەمریکیەکان لە جەنگی ڤێتنامە بەکاریان هێناوە کاریگەری شوێنەواری خۆی بۆ 100 ساڵی کەس بەجێ هێشت. ئەمە باسێکی تۆزەوەترە کە دەرەنجامی ئەو هەربیسید و چەکی کیمیاوی کە ئەمریکیەکان لە ڤێتنام بەکاریان هێنا چ دەرەنجامێکی خراپیە بۆ لەسەر ژیانی مرۆڤەکان و لەسەر ژیانی سروش و لەسەر ژیانی ئینەکان، هەتاکو ئێستاش منداڵ لە دایکەوێ بە سەقەتی کە تەسیراتێکی لە جیناتی لەو جیناتانە کردووە. لەبەرەوە ئەڵمانیا گوێ نایە ئەو مەوزوعاوە بە هەندوەری نەگرت و ئەم چەکانە فرۆشران و هەر لە کاتێکی نزیکان لە شەڕی عێراق و ئێرانە بەکارهێنران و بەپێی ئامارەکان زیاتر لە 50,000 سەربازی ئێرانی تێدا کوژران و دواتر بەکارهێنران لە هەڵەبجە و لە دەوروبەری. من و کاتی خۆی لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ مافی مرۆڤ لە ئەڵمانیا دیدارم لەگەڵ سەرۆکی یەکەم وەفدی UN کرد، پرۆفیسۆر ئالبین هێندریکس کە چوو بۆ هەڵەبجە
و دەوروبەری و لەو دیدارە ڤیدیۆیەدا کە لەو کتێبەیشا بە وردی هەمووی نووسیوەتەوە باز لەوە ئەکات کە بە تەواوی ئیسپاتی کردووە و بەڵگەی خۆتە بەردەم کە ئەو چەکانە ڕژێمی عێراق بەکاردانهێناوە چونکە ئەو مادانەی کە ئەو هەر لەوکو سەرۆکی ئەو لیژنەیە لە شەڕی عێراق و ئێران کە کەرەوچەکانی بەردەست کەوت و بردوونێتەوە بۆ بەلجیکا وەکو سەنتەری لێکۆڵینەوەی ئەوە هەمان ئەو مادەیە و ئەو کەرەسانەیە کە لە هەڵەبجە و دەوروبەریشی بەکارهێناوە لەبەرەوە قسێ بەردەمی وێن کەوتی ئەم جۆرە چەکە تەنیا بەعەز بەکاری هێناوە هەموو تایە یەکەگرێتەوە لە پرسیاری ئەوەی وتم ئەی بۆچی UN نەخرایە بەردەمی ئەمنی مەجلیسی ڕێکخراوی نەتەوەگرتووەکان وتی بە پێی یاساکە وایە ئەبێت دەوڵەتێک داواکاریەک پێشکەشکات بۆ ئەم مەبەستە و بیخەنە بابی مناقەشە وتی بەڵام بەداخەوە هیچ دەوڵەتێک هەڵنەسا کە ئەم کەیسی هەڵەبجە و کەیسی کیمیاباران پێشکەشکات بە مەجلیسی ئەمن تاکو بتوانن مناقەشەی لەسەر بکەن و هینی بکەن وتی لەبەرەوە کەیسەکەین کراوەکو کەیسێکی نێوخۆ هێڵداهەوە وتی اینجا گەروا بێ ئەو ڕژێمانە توانن بە ملیۆنەها کەسی سەدان هەزار کەسی هاوڵاتیەکانی خۆیان بخنچێن و بکوژن بڵێن ئەمە کەیسێکی داخلیەکەواتە بەڕاستی هەم ئەو ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان کە خۆی وەکو دایک و باوکی گەلان و نەتەوەکان نیشانەدات نەیتوانیوە هەرچێت بە ئەرچی سەرشانی خۆی و ئەو یاسانەی کە نووسیوە تێوانەیە لە ڕاستیە نەیتوانێت بە تەواوی کاریان پێ بکات چۆن دەکرێت دەوڵەتێک کە خۆی لە وەکو عێراق لە 1925 ئەم یاسایی واژۆ کردووە هەر خۆشی پێشەری واژۆکە بکاوەتۆ نەخێتە بەردەمی لێپرسینەوە. ڕاستە زۆر دروستە. کاک سالار ئەمەوێ لەو بارەوە پرسیارت لێ بکەم کە بە دڵنیایی ئێمە هەمیشە ئەبێ جەخت لەوە بکەینەوە کە تاوانباری سەرەکی ئەم جینۆسایدە ئەم تاوانە گەورەیە ئەم تاوانی شەڕە هەر ناوێکی هەبێت ڕژێمی دیکتاتۆری بەئەس بووە و هێزەکانی ئەو بووە و جمهوری کۆنەپەرستی ئیسلامی ئێران بوون ئەو شەڕەی نێوانیان بووە کە گەیشتە ئەوەی کە ئەم جینۆسایدە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە بە تایبەت و شوێنەکانی تر بکرێ. بەڵام پێم خۆشە سەبارەت بە هەروەها ڕۆڵی حیزبە کوردیەکان هێزە چەکدارەکانی ئەو کاتانە لەوانە یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی ئیسلامی لەسەر ئەمانە ڕاوبۆچوونی تۆ بزانم پرسیار لێ بکەم بەڕای تۆ ئەو دەور و نەخشەی ئەوان گێڕایان بەپێ ئەو لێکۆڵینەوانەی کردوتە یا بەپێ ئەوەی کە بە دوواداچوونێکی کردبێ بەڕای تۆ ئەوان چ دەور و نەخشێکیان هەبووە لێرەیە؟ بەپێ ئەو دوواداچوونەکانم شتێکی نسبیە یعنی ڕێژەیە کە لە هەڵەبجە و کوردومە و لەسەر پشت ئەبەستن بە شاهێدەکان و قسەی شاهێدەکان و گێڕانەوەی ئەوانە و هەروەهاوەتانێت چەندین سەرکردەی بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان خۆی وەکو مەلا بەختیار باسی دەکا و دەیگێڕێتەوە پشت ئەسوورە بەوەی کە خۆیان لەوێ بوون باز لەوە دەکەن کە سەدام حوسێن یعنی حتا ئەو ئەندامێکی سەرکردایەتی ئێشێتی نیشتیمانی شێخ محەممەد سەرگەڵوی خۆشی لەو ڕۆژانە باسی کردووەڵێ بە ئاشکرا پیان وتوانە ئەگەر پاسداران بێن نە هەڵەبجەوانێ ئێمە بە چەکی کیمیاوی دەتانێن ئەوە یعنی دانپێدانانەکانی خۆیانە لەسەرەوە ئەگەر وا بووە کەواتە بۆچی دەسەڵاتی کوردی یەکێتی یان ڕۆڵی بزوتنەوەی ئیسلامی ئەم جۆرە هاوشێوەکانیان لە کاتی خۆیان بۆچی سەرڕای ئەو ئینجارە دڕندانەیەش مەترسیدارەش بەڵام پازاریان هێنایە هەڵەبجە و پازاریان هێنایە داگیرکردنی هەڵەبجە و دەوروبەرەکەی بۆ ڕێگریان لە خەڵقیش کرد کە شارەکە بەجێ بهێڵێت ئەمە یەکێکە لەوانەی کە ئەوانەش بەر ئەو لێپرسینەوە و بەر ئەو تاوانە ئەکەون و دوای ئەوە ئەو کارە قێزەونەی کە چەکدارەکانی حیزبی کوردی لەوێ کردوێتی ئەوش لە بڕینەوەی دەستی ئافرەت کە بازمی ئاڵتونی دەستی دەرکەن پەنجەی ببڕنەوە بۆی مستیلەکەی دەرکەن یان کاری زۆر وەحشیگەرانە ڕوویاوە لە پێناوی
لە پێناوی دزی و جەردەیی و چەتەیی بەرامبەر بە هاوڵاتیانی خۆت کە تۆ خۆت ڕێگر بوو لەوەی شارەکە بە جێبێڵێن هاوکات لە دوای شەهیدکردنیشیان و خنکانیان بە گازی خەردەل و بە گازەکانی تر و سارین تۆ بێت ئەم کارە قێزەونە بەرامبەر بە هاوڵاتیانی خۆدین بێت کات ئەم تاوانە لە ڕاستیان لە ڕووی ئینسانی و ئەخلاقیەوە بگرێ هیچی کەمتر نییە لەوەی کە بەعس کردوێتی ئەوە ئەو دانە پێدانانەیە کە هەم بۆ من باس کراوە و هەم بۆ بەرپرسەکانی یەکێتی بە تایبەتی لەو ساڵانەیە دان بۆشتانەیە ئەنیان چەندین بەرپرسی تری یەکێتی کاتی خۆی باسی ئەم کارانیان بۆ کردوم کەواتە لێپرسینەوەیەکی گەورە دێتە شانی ئەوان لە مەسئلەی پێکەوە کارکردنیان لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە و هێنانی پاسداران بۆ ناوچەکە سەرەڕای ئەو ئینجارە دەڕندوبارێکەمەوە ئینجارە خەتەرناکانەی کە پێیان دران لەسەر ئەوەی هێنانی سوپای پازدار دەبواە دەستیان لەوە هەڵبگرتایەوە کارێکی وایان نەکردایە. بەڵێ هەر بۆ با بڵین تۆزێ کەمێ ئیزافە بۆ سەر ئەو مەسەل ئەو وەڵامەی بەڕێزت پێم وابێ لە یادەوەرەکانیانە هەردوو سەرکردەی ئەو کاتەی یەکێتی کە جەلال تاالبانی و نەوشیران مستەفا هەردووکیان بە شێوەی جۆراوجۆر باسییان کردووە لەم مەسەلەیە من پێشتر ئاماژەم پێەیە کە ئینسان ئەوەی لێ ئەخوێنێتەوە لەو قسانیان لە یادەوەرەکانە کە خەتای با بڵین ئەو بەشەی کە خەتای ئەوانە یاخود دەوری ئەوانە ئەیخەنە سەرشانی یەکتری لەو کاتەیە بۆ نمونە یەکیان ئەڵێ تاالبانی ئەڵێ کە نەوشیران مستەفا بەبێ ئاگاداری سکرتێری گشتی یەکێتی ئەم بڕیارە یاوە کە بچێتە شەڕەوە لەو لایشەوە نەوشیران مستەفا لە یادەوەرەکانیان ئەوەی کە ئەڵێ کە بە پێچەوانەوە ئەمە پلانێکی زۆر پێشتر بووە لەگەڵ سوپای پاسدارانە و لەگەڵ ئێرانە کە یەکێتی نیشتیمانی خۆی ئیتیفاقی هەبووە کە بڕوە مەسەن بەشێکی تر لە دۆسیەکان کە دەرکەوتووە ئەم شتانە بەتایبەت لەم ساڵانە زانیاری زۆرە لەسەر ئەمە کاتۆتە دەرەوە چکە خەڵک قسە ئەکا دۆسی جۆراوجۆر دروستەکرێ بەشێکی تر ئەڵێ ئەسڵەن یەکێتی نیشتیمانی ویستێتی هێرشەکان لەسەر سەرکردایەتی خۆی دوور خاتەوە بەرەو هەڵەبجێ بەرێ هەموو ئەمانە مەسەلەی زۆر گەورن کە ئینسان بەبێ ئەوەی لەبەر چاولاچێ کە تاوانباری سەرەکی ڕژێمی دیکتاتۆری بەعسە و شەڕێکە کە لەگەڵ جمهوری کۆنەپەرستی ئیسلامی ئێرانە هەیبووە بەڵام لە هەمان کاتا دەور و نەخشی ئەم هێزانە ناتوانێت بە تایبەت خەڵکی هەڵەبجە بە تایبەت قوربانیان و کە سوکارێکیان کەماونەتەوە ناتوانن ئەمانە لە یاد بکەن و ئەم ڕاستیانە فەرامۆش بکەن. من دکتۆر سالار دوا پرسیارم هەیە بۆ بەڕێزێت ئەویشەوەیە کە من ئەمە ڕەئی ئێوە لەسەر بارودۆخی ئێستا بۆ نمونە ئێمە ئەبینین کە دانیشتوانی خەڵکی هەڵەبجە زۆر ناڕازین لە بەرامبەر ئەمەی کە لە بەرامبەر دوو مەسەلەی سەرەکیە یەکێکیان ئەوەی کە ئەم مەسەلەیە لەلایەک بەدەستەوە گیراوە لەلایەن حیزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان سات و سەودای پێوە ئەکرێ بۆنەی جۆراوجۆری بۆ دروستەکەن لەوانەیە بوو بێتە هۆی سەروەت و سامان کەڵەکەکردنی زیاتر بۆیان لە دنیای دەرەوە و لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە وڵاتانی دەرەوە و لەلایەکی تریشەوە بە تەواوی بارودۆخی خەڵکیان فەرامۆش کردووە لەو بارەوە کە قەرەبووی قوربانیانی ئەم جینۆسایدە نەکراوەتەوە لەو بارەیەوە کە بەگشتی شارەکە فەرامۆش کراوە لە هەموو بارێکی خزمەت گوزاریەوە واتە بەردەوام ئێمە ناڕەزایەتێکی زۆر لە نێو خەڵکی هەڵەبجە و ئەو خەڵکانی کە لە ناوچەکانی تربوونەتە قوربانی ئەم جینۆسایدە ئەبینین لە بەرامبەر بە 30 ساڵ لە دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە پێم خۆشە تێڕوانینی تۆ بزانم لەو بارەیەوە کە خەڵکی هەڵەبجە لە چی ناڕازین خەڵک لە ئێستاە لە چ شتێکی ئەم دەسەڵاتە بە تایبەت لە بەرامبەر بە قەزەی جینۆسایدی هەڵەبجە ناڕەزایەتی دەرەبڕن دیارە زۆر شت هەیە کە دەکرێت مرۆڤ ینی ئاماژەی پێوە ئەوەی کە لەم کاتەیە یادی من بێت و من بتوانم لە وەڵامەکانمان بەکاری بهێنم ئەوەی یەکەمینیان خەڵقی هەڵەبجە ناڕازین لە مەسئلەی خزمەت گوزاریە ئەوایە ئەم شارە زۆرترین خزمەت گوزاری بۆ بکرایە لەو 30 ساڵە یاچووکە ساڵێکە شوێنێکە کە نازام ئەڵێ وێنەکە خۆی بۆ خۆی ئەدوێت ئەوایە گەورەترین خزمەت گوزاریان بە شاری هەڵەبجە بدایە
بەڵام هەتاکو ئێستا نەکراوە زۆرجار پرۆپاگەندەی پێوەکەن ئەوەندەمە پرۆژەمان بۆ هەڵەجێداناوە بەڵام ئەنجامی نایەن لە دوای ئەوە خەڵکی هەڵەبجە زۆر نیگەران و تووڕەن لەوەی کە بایەق بە کەیسەکەیان نەدراوە دەبایە کەیسی هەڵەبجە و کەیسی کیمیاباران بەڕاستی لەسەر ئاسی نێوخۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی مەسەلەی قەرەبووکردنەوە لەسەر ئاستی خزمەتگوزاری ئەبوایە بایەخێکی زۆر زۆر زیاد بایەخێکی گەورەی پێ بدرایە کە نەکراوە هەروەها یعنی خەڵکی هەڵەبجە تووڕەن و نیگەرانن لەوەی کە کەیسەکەیان گوێ خراوە تەنانەت هەتاکو ئێستا خات و گۆنا دەوڵەتی عێراق داوای لێبوردنی لە خەڵقی کوردستان نەکردووە لە مەڕ مەسەلەی جینۆساید لە نێو ئەوانەیە مەسەلەی چەکی کیمیاوی و هەڵەبجە واگەر ئەو پرسیارەشم لێ بکەیت چێ ئەبێت داوای لێبوردن بکات ئەوە یەکەم شت لە دەوڵەتی عێراقا سیادەی دەوڵەتەکەیە کە بریتە لە سەرۆکۆمار کە سەرۆکۆمار کووردە هەر لە زەمەنی جەلال تاالەبانیەوە کە دوو دەورە سەرۆکۆمار بوو فواد مەعسوومی خەوتوو کە سەرۆکۆمار بوو زائدەن دکتۆر بەرهەم ساڵح کە سەرۆکۆمارەکەواتە ئەبێ یەکەم شت سیادەی دەوڵەت کە سەرۆکۆمارە داوای ئەو لێبوردنە بکات کە ئەوانە خۆیان کوردن داوای لێبوردنیان لە گەلەکەی خۆیان نەکراوە کە بە ناوی دەوڵەتی عێراقەوە بکرایە چجای ئەوەی کە داوای قەرەبووکردنەوە بکرێت قەرەبووکردنەوەش ئەوە ئەبێ خاوەن قوربانەکان کە دەسەڵاتی کوردیە دەبوایە ئەمەیان لە دەستورا جێگیر بکردایە هەتاکو ئێستا دەسەڵاتی کوردی نەیتوانیوە لە ناو دەستوری عێراق ئەوشەی جینۆساید تەسبیت کاو بسەپێنێت هەموو خەمەکانیان لە شوێنی ترە بۆ شوێنی ترە جالەبەر ئەوە ینی هەم مەسئلەی ئەوەی کە قەرەبوو نەکراونەتەوە لەسەر ئاسەکانی کەشکەوتم زۆر تووڕە و دڵگرانن و نیگەرانن مەگەر ڕۆژگارێک بەڕاستی بە ڕوحاننی دەسەڵاتی کوردی هەموو ئەو بەڵگانە دەربکەون و بەکار بێنێت و کە دوای ڕوحانی ڕژێمی سەدام حوسێن بە سەتان تۆن دۆکومنت و وەسایق بەردەست لایەنە کوردەکان کەوتت کە هەمووی ئێستا چۆتە دەستی ئەشخاصەوانێ کە ئەمانە بەڕاستی دنیایەک وەسایق و بۆگەنامە زۆر گرنگی تایە و زۆرێکی لەوانە ئەو حیزبە کوردیانە خۆشیان تێگرن لەبەرەوە شاردراوەتەوە لەبەری ئەوە دەربخرێت و بەکار بهێنێت و کە خەڵقانێکی زۆری تێوە ئەگرێت حتى لە مستەشارەکان خەوەن مەلەفەکان ئەوانی زۆرێکش دەزانن لەسەر ئەو مۆزوعانە لەبەرەوە پەنجەشیان بۆ نابن و ئەمانە هەمووی تراژیدیایەکی گەورەیە کە بکرێت بەڵام ڕۆژگارەیەت مێژوو ڕحم بە کەس ناکات هەموو ئەمانە دەرەکەون هەموو ئەمانە یەنە سەر بەردەمی هەڵای گشتی چونکە هیچ سیستەمێک نەگۆڕ نییە ڕۆژگارێک گێت هەموو ئەو تەوانبارانە بە چووک و گۆڕەوە لەناو قەفەزی دادگای گەلا خۆیانە بینەوە زۆر دروستە جگە لەوەش دکتۆر سالار پێم وابێ یەکێ لەو شتانەی کە دڵی خەڵک بە تایبەت ئەو خەڵکەی کە قوربانی ڕاستەوخۆی ئەم جینۆسایدە بووە ئەوەندە با بڵێن ئەم دڵبریناریە ئەم خەمناکیەی ئەم شینەی کە تەواو نابێ بۆیان بەشێکی پەیوەندی بەوە پاراستنی تاوانبارانەوە هەیە کە سەرانی حیزبە کوردیەکان خۆیان دەستیان هەبووە لەوەیە پاراستنی تاوانباران جێگە و پێگە پێدانیان دەسەڵات پێدانیان و تەنانەت لێ خۆشببوونیان ئەوەندەی کە من بزانم یەکێ لە فڕۆکەوانەکانی کە کیمیابارانی هەڵەبجەی کردووە لە سەردەمێکە جەلال تاالبانی سەرۆکی کۆماری عێراق بوو لێ خۆش بووە ئەسا خەڵک بەمانە ئەوەندەی تر بێئومێ دەبێ لەوەی کە چۆن بتوانێت دادپەروەریەک بەدەستبێنێت چۆن بتوانێت ئەمە بسپێرێ بەمێژوو بەڵام زۆر زەحمەتە لە ئێستاە مەسەلەی فڕۆکەوانەکەت بەیادێنایەوە تارق ڕەمەزان یعنی لە چۆی دنیادا خات و گۆنا لە چۆی دنیا شتیوا ڕوویاوە فڕۆکەوانێکی بەعەس بێت شارێکی وڵاتەکەی تۆ خەڵقی سیڤیل بە مناڵ و ژن و پیر و پەکەوتە و بێڕەحەم بە غازی کیمیاوی و زەهراوی بخنچێنێت و لە ناوی بەرێت دوو پاشتر تۆ دەست بکەوێ و بێت لەسەر داوای چەند هۆز و عەشیرەتێکی عەرەبی بۆ بازرگانی
بۆ بەرژەوەندی شخصی خۆت بێ ئازادی بکەی و لە ئاسایشی گشتی سلێمانی ئازادی بکەی و پێش ئازادکردنەکەیشی ئەو بەرپرسانە بێن وێنەی لەگەڵ بگرن و اینجا ئازادی بکەن ینی ئەمە بەڕاستی تاوانێکە بەقەی تاوانی جنۆساید ئەمە دەسەڵات بێ متمانەیە کات لە ڕاستیە یان نزار خەزرەجی خودی جەلال تاالەبانی و فواد مەعسوومیش ئەو کاتەوە زەم لە نەرویز بوو وسیان دادگای نزار خەزرەجی بکەن بەڵام ئەوانە نامەیان نووسی بۆ حکوومەتی نەرویز و داوایان لێکردن کە ئەو کە نزار خەزرەجی بێتاوانە و بێگوناها هەر ئەوانە بۆ ڕزگاریان کردن یا ئیمزا نەکردنی جەلال تاالەبانی وەکو سەرۆکۆمار بۆ لە سێدارەدانی کێ سوڵتانی ناوەکەی مرچەوە ئەو بەرپرسە دڕندەی بەعس ینی ئەمانە بەڕاستی شتێکن کە هەرگیز لات ناچێتەوانێ و مێژوو زۆر گرنگە بۆی خەڵک بیری کورتە و مێژووی دوێنێ زوو بیر نەچێتەوە هەر بۆیە هەمیشە پێویستە ئەمانە بروچێنەوە باس کرێن ینی تەنانەت سید کە خات و گۆنا دوولەکەکان لە ئیسرائیل هەتاکوی ئێستا مەسئلەی بەقاچ خنکاندن و بە کیمیایی خنکاندن و جنۆسایدکردن و بە کۆمەڵکوژی گەلەکان هەتاکو ئێساش بۆتە بەرنامەی خوێندن لە قوتابخانەکانیان لە بچووک و هەتاکو و گەورە بۆ ئەوەی ئەو گەلە مێژوو خۆی بیر نەچێتەوانێت دەبووایە لانی کەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە قوتابخانەکانە ئەمشانە بنووسەکە من خۆ مامۆستای زانکۆ بووم لە کۆلێجی زانستە سیاسیەکان چەند جارێک ئەم پرۆژەم قسە بەردەمی وەزارەت و بەردەمی سەرۆکی زانکۆ کەوتم زۆر پێویستە ئەبێت جینۆساید بکرێتە بەرنامەی خوێندن ئێوە هەوڵێک بن کە کارێکی وا بکەن بەڵام هەتاکو ئێستا نەکراسون کە بێگومان زۆرشت هەیە لەو کەسەیە کە بچێتە بەرنامەی خوێندنەوە لەوانەیە پڕشکی لێ بێتەوانەیە هەر بۆشە داوەشم کرا و کاتەت من و دەیان کەسی کە پێویستە سنتەرێکی لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی سەبارەت بە جینۆساید لە هەرێم بکرێتەوە یا سنتەرێک دەربارەی بابەتی فاشیزم بەڵام هەموو ئەمانە نەکران و بە ئەنجام نەکران هەر بۆیە نەکجارە 100 جار علامەت ئیستیفهام دروستەکە بۆ ئەمانە ئەوە ناکەن کەواتە ئەمانە پیاوی دەوڵەتداری نین ئەمانە کۆمەڵێکن لە خەمی خێزان و بنەماڵەکانی خۆیانن مەسئلەی گەر و نیشتیمان بەلایەنەوە سفری دوای پاریزەیە. دکتۆر سالار زۆر سوپاس دەکەم بۆ بەشداری ماندوم کردی. بینەرانی ئازیز لەگەڵمان بن بۆ بەشی دووەمی ئەم بەرنامەیە کە سەبارەت بە جینۆسایدی هەڵەبجەیە تێپەڕبوونی 33 ساڵە بەسەر ئەو تاوانە گەورەیە بەسەر خەڵکی ئەو شارە. جارێتر وە بیرتان دێنمەوە تکایە لە یوتیوبەوە لە پلاتفۆرمی کەناڵی هیوا لە یوتیوبەوە بینەرمان بن و بیرتان نەچێ سەبسکرایبی چەناڵەکە بکەن و دەست برێن بە زەنگەکەیە هەتا هەواڵی داهاتوی بەرنامەکانتان بۆ بێ و جگەلەوەش هیوادارم کە شێری بکەن بۆ هاوڕێیان و برادرانتان لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان. لە دوای ناوبڕێکی بچووک لەگەڵتان دەبین بۆ لەگەڵ میوانی دووەممە بۆ بەردەوامی بە بەرنامەکان. جارێک کاتێکی خۆش.